سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان، چۆنن؟ باشن؟ یا خوار باش بن. من ئەمڕۆ زۆر 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 دڵم خۆشە. ئەزانن بۆ؟ لەبەرەوەی هاتوومەتە گوندێکی جوانی کوردستان و لەگەڵ ئێوەی ئازیزە لێرە دانیشتوم. ئەدی پێم بڵێن ئەم گوندە ناوی چییە؟ قەرەنگوێ. سەر بە قەزای کوێیە؟ قەزای دووکان. سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەبڵێ قایم بۆ خۆتە. مناڵەکان ئێوە پێتان خۆشە کە مناتم بۆ گوندەکەتان؟ ئافرین. منیش زۆر زۆر دڵم خۆشە کە هاتووم بۆ ئێرە و لەگەڵ ئێوەی ئازیزا دانیشتوم. منیش ئەمەوێ هەنێ زانیاریم بنێ لەسەر ژیانی خۆتان، لەسەر ژیانی گوندەکەشتان. باشە؟ ئافرین. ئەدی و کووە هەرزاڵ چۆنی؟ باشی؟ هەرزاڵ ئەیکەم تۆ لەو جوانە. هەرزاڵ گیان دەمە درێژ بی. باشە؟ یەک چەبڵێ قایم بۆ هەرزاڵ لێن. ئارام چۆنی؟ باشی. ئەحواڵە چۆنە؟ باشی؟ ئارام لە پۆلی چەنی؟ سێ. دەرچوون بۆ سێ. دەرچوو بۆ سێ. ئەی ئافرین هەر بژی. ئارام بەڵێ. باشە پێم بڵێ زستانان لە گوندەکەی ئێوە بەفر زۆرە باریان کە؟ بەڵێ. زۆرە بارێ؟ زۆر. بەڵێ. ئەی باشە ئەو کاتانەی بەفرە بارێ ئەبێ مناڵ بڵێ ناچمەوە بۆ قوتابخانە بۆ خۆم لە ماڵەوە مێنمەوە؟ نەخێ. ئەیە بێ چی بکە؟ دەبێ بڵێ دەچمەوە بۆ ماڵەوە. ئەبێ چێ بۆ قوتابخانە وایە؟ بەڵێ. ئافرین ئارام گیان هەر بژی. ئارام بەڵێ. گۆرانیە زانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێنی. بەرخۆلەکەم نەرم و نۆڵەکەم سپی و خرپنی وەک کلولۆکە دەستەمە و چەشی فێرە باوەش من بۆ هەر پێیەکچوم تۆش وەرە لە دوم وەرە خلاخیل بچۆ نەرم و شل بباڕێنە باع نەرمی بەخێر. ئافرین یەک چەبڵێ قایم بۆ ئارام گیان. هەر بژی دەست خۆش. محەممەد چۆنی؟ محەممەد بڕیار بەڵێ. چۆنی؟ باشی؟ محەممەد گیان بەڵێ. ئەوە تۆ چوویتەتە قوتابخانە؟ بەڵێ. تۆ لە مەکتەبی؟ نەخێ. نەچوویتەتە مەکتەب؟ نەخێ. ئەی باشە ئەم ساڵە چی؟ بەڵێ. ئافرین. ئەی محەممەد بەڵێ. حەزت لە مەکتەبە؟ بەڵێ. حەزەکەی وەکو هاوڕێکانە زوو بچیتە مەکتەب؟ بەڵێ. زۆر باشە کەواتە ئەبێ کە چوویتە مەکتەب
بەڕێ بەگوێی ڕێنماییەکانی مامۆسا بکەی ئەبێ ئاگاو لە پەرتوکەکە و بێ ئاگاو لە دەفتەرەکە و بێ ئاگاو لە قەڵەمەکانە بێ ئەبێ ڕێز لە مامۆسا بگری باشە؟ باشە باشە پێم بڵێ تۆ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ دکتۆر دکتۆر کە بووی بە دکتۆر یەیتەوە لێرە خزمەتی ئەم مناڵە ئازیزانەی گوندەکەتان بکەی؟ بەڵێ زۆر حەزەکەی؟ بەڵێ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ محەممەد گیان سانە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئافرین سانا گیان سانە بەڵێ لە پۆلی چەنی سێ 3 بەڵێ ئافرین هەر بشی سانە بەڵێ گوندەکەتان تاپخانەی تایە وایە بەڵێ تا پۆلی چەند تا پۆلی 6 تا پۆلی 6 بەڵێ ئەگەر دەرچی بۆ پۆلی 7 چیەکەی واز لە قوتابخانەیەنی نەخێر ئەی ئەڵۆم بۆ سەرگەڵ ئەچن بۆ سەرگەڵ و بەڵێ سەرگەڵ و دوورە لێرەوە بە چیە چەند بەپاس بە پاس بەڵێ ئەی باشە لە ناو پاسەکەیە مناڵە بێ هارەهاریکە یان بە عقلی دانیشێ دەبێ بە عقلی دانیشێ بۆچی لەبەرەوەی تووشی ڕووداویە تۆ نەبی وایە بەڵێ ئافری سانە بەڵێ ئەزانی من چوون بۆ سەرگەڵوش بۆ بەرنامە بەڵێ. لەوێ چاو بە مناڵە ئازیزەکانی ئێوێش کەوت وەکو ئێوە چوون بۆ گوندەکەیان و بەرنمەیەکی خۆشمان کرد لەگەڵیانە ئەی تۆ پێم خۆش هاتم بۆ ئێرە بەڵێ حەزەکەی بچم سەردانی گوندەکانی تری کوردستانیش بکەم بەڵێ ئەی ئافرین سانای گیان هەر بشی سانە بەڵێ ئەی گۆرانێکمان بۆ ناڵێ بەڵێ لە سەرەتەی ساڵەوە براکانم خوشکەکانم هەوڵی خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هەوی بڕایەوە جەنۆری قوتابخانەیە کە بۆ زانی هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە لەگەی خوێندن دەگەینەوە یەک چەبڵێ قایم بۆ سانای گیان هەر بشی دەست خۆش یوسف بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئافرین یوسفیان یوسف بەڵێ تۆ نەچووتەتە قوتابخانە وایە نە ئافرین ئەی حەزەکەی بچیت ئا کەواتە ئەزانیە بێت چی بکەیت چی ئەبێ هەموو جۆرە میوەیەک بخۆی ئەبێ هەموو جۆرە خواردنێک بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەست نابێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەی بڵێ بۆ دوایی چاوە جوانەکانە کەس ئەبێ دوایی توانای خوێندنە نامێنێ دوایی لە مەکتەب سعی و بۆ ناکرێ ئەبێ تۆ لە بری ئەوانە دانیشی بخوێنیتەوە وەرزش بکە یاری بکەی لەگەڵ هاوڕێکانتا باشە؟ بەڵێنە بێ یاری بە مۆبایل و تابلێت و شت نەکەی بەڵێن بێ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ یوسفیان بانو بەڵێ چۆنی باشم ئەحواڵە باشم باشی بەڵێ بانو جان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ ئەی ئافرین بانو بەڵێ ئەو وێنە جوانە چییە لەسەر تیشێرتەکە و ئەوە وڵاتی کچێکە ڕسمی کچێک ئەی حەزە کرد منیش ئەوە وەکو تۆ تیشێرتێکم لە بەرابێ ڕسمی کوڕێکی تیابێ بەڵێ ئەم جارە کە چوومە گوندێکی تر منیش وەکو تۆ تیشێرتێک لە بەرەکەم وێنەی کوڕێکی تیابێ باشە؟ بەڵێ بانو بەڵێ وتە لە پۆلی چەنی؟ ئەم ساڵ دەرچوم بۆ 2 ئەم ساڵ دەرچووی بۆ 2 بەڵێ ئەی ئافرین زۆر باشە بانو بەڵێ باشە پێم بڵێ تۆ حەزت لە پاک و خاوێنیە؟ بەڵێ ئەی باشە لە قوتابخانەکەتان ئەگەر شتێک لەسەر زەویەکە کەوت تۆ چیەکەی؟ هەڵی ئەگیرمەوە بۆی زینگەکەمان بە پاکی ڵابگرین ئەی ئافرین هەڵیەگریتەوە و چیلەکەی؟ فڵێ دەمە ناو لە خۆڵەکەوە ناو سەد لە خۆڵێکەوە نابێ قوتابخانەکە پیس بێ ئەبێ هاوکاری مامۆساکان هاوکاری ئەو کەسانەکەی کە قوتابخانەکەمان پاکەکەنەوە ئێمە ئەبێ پاک و خاوێن ڕایگرین باشە؟ بەڵێ ئەفەری بانوو جان هەر بژی من بانووم زۆر خۆشەوێت لەبەرەوەی مناڵێکی زۆر ئاقڵ و پاک و خاوێنە بانوو جان بەڵێ گۆرانی بۆڵێ بەڵێ ئادی وەراوەیەکی قوتابخانە بۆ پەرتووکی خۆت دەربێنە وریا بە و مەیڵێنە ناوی خدای لێبێنە ناوی خدای لێبن پیت و شەب بخوێن ئەگەر پیڵیسکەی بە وشە ئەوە ئایندەت گەشە کە پیتڵ کرد بە وشە
ئەوە ئایندەت گەشە یەک چەپڵێک قایمی بۆ لێیان هەر بژی دەست خۆش ئافرین سەنار بەڵێ چۆنی باشم باشی باش سەنار بەڵێ تۆ چیتەتە قوتابخانە نەخێر نەچوو هێشتا نە ئەی تۆش حەزەکەی بچی بەڵێ ئافرین سەنار بەڵێ باشە تۆ حەزت لە چی یاریەکە چی یاریەکەکێ لەگەڵ هاوڕێکانتە ها حەزت لە چی یاریەکە بیکێ لەگەڵ هاوڕێکانتە چاوشارکێ چاوشارکێ بەڵێ چاوشارکێ و قەڵا ئەو یاری و کردووە بەڵێ ئێ باشە پێم بڵێ سەنار ئەبێ مناڵ کاتێک کە پلەی گەرما زۆر بەهێزە کاتێک کە ڕۆژ زۆر بەهێزە ئەبێ مناڵ بە گەرما یاری بکە نەخێر بۆچی چونکە نەخۆشەکەوێ وایە بەڵێ تۆش ئەو کاتانە نیتە دەرەوە بۆ یاریکردن کە هەتاو زۆر گەرمە و کە هەواکەی زۆر گەرمە ئەبێ کاتێ بیتە دەرەوە کە تیشتی خۆر تینە بەهێزەکەی نامێنێ باشە؟ باش ئافرین سەنارجان یەک چەپڵێک قایی بۆ سەنار محەممەد حەسەن بەڵێ چۆنی باشی باشی محەممەد بەڵێ خزمان چۆنن باش باشن بەڵێ باش و محەممەد بۆ بێتاقەت ئەبێ تاقم بێتاقەت نیت بەڵێ هی محەممەد بەڵێ لە پۆلیچەنی ئەم ساڵ دەرچوم بۆ دوو ئەم ساڵ دەرەچی بۆ دوو بەڵێ ئافرین هەر بژی محەممەد بەڵێ چاوڕێکە زۆر خۆشەوێ هەموو وەکویە وەڵی ئەزانم تۆ کوڕێکی چاکی هەموو هاوڕێکانە وەکوێ خۆشەوێ وایە بەڵێ باشە شەڕەکەی لەگەڵ یانە نەخێر بۆچی لەبەرەوەی شەڕکردن پیشەی مناڵی ئاقل نییە وایە بەڵێ ئەبێ ئێمە یەکتریما خۆش بوێ ئەبێ هاوکاری یەکتری کەی دەبێ یاری بکەین بەیەکەوە وایە کاکە محەممەد بەڵێ ئافرین محەممەد جان بەڵێ وەراوی مەکتاب یان نوکتە یان مەتاڵ چیم پێشکەشەکەی گۆرانی دەڵێ گۆرانی بەڵێ ئەگۆرانێکم بۆ پەرتووکی خۆت دەربێنە وریا بەمەی دڕێنە ناوی خدای لێبێنە پیت و وشە بخوێنە گەر پیتکەی بە وشە ئەوە ئایندەت گەشە کە وشەت کردەوە ڕستە ئەوە هیوامە بەست ئەی ئەفرین یەک چەپڵێک قامی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئەنەزگیان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە با باش کاکە ئەنەس هاوڕێکی زۆر خۆشەویستی منە وایە بەڵێ نەخۆشەوێ بەڵێ چەندێ زۆر زۆر بەڵێ بڵێ منیش چەندێ تۆم خۆشەوێ زۆر 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 هەموو مناڵەکانی ئەم گوندەم خۆشەوێ هەموو مناڵەکانی کوردستانم خۆشەوێ ئەنەس بەڵێ کاتی پێم بڵێ لە پۆلی چەنی پۆلی شەش لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافرین ساڵێکی تر بای بای ماڵاوایی لە قوتابخانەیەکەی وایە بەڵێ باشم بزانم بیرە ماوە ساڵێکی ترەچی لەکوێ خوێنی لەسەر گەوڵ و ئافرین بۆچی لەبەرەوەی چیتە پۆلی چەند حەوت حەوت ئەی ئافرین ئەنەس بەڵێ من دڵنیام تۆ مناڵێکی زۆر زیرێکی وایە بەڵێ ئافرین باشە ئەزانی ناوی گوندەکەتان گوندی قەرەنگوێ لە چیەوە هاتووە لە گردە ڕەش لە چیەوە گردە ڕەش گردی ڕەش ئەتی کام گردە ڕەشە ئەو شاخ ئەوە ئەوەی پشتەوە بەڵێ یعنی قەرەنگوێ ئێ واتە گردی ڕەش وایە بەڵێ ئافرین ئەزانی ئەنە زۆر گرنگە بۆ مناڵان کەواتای ناوی گوندەکەیان بزانن لەبەرەوەی کە گەشتیارێک هاتە ئێرە ئەگەر میوانێک هاتە ئێرە وتی ئەدی ناوی گوندەکەتان یعنیچی تۆشە بێ خێرا واتای ناوی گوندەکەتانی پێ بڵێ باشە بەڵێ ئافرین ئەنەس بەڵێ باشە پێم بڵێ تۆ گوندەکەی خۆتانە خۆشەوێ بەڵێ باش حەز ئەەکەی ڕێژەی سەوزایی لێرە زۆر بێ یان کەم بێ زۆر بێ زۆر بێ بەڵێ ئافرین باشە ئەنەس تۆ تا ئێستا لە گوندەکەتانە داری ڕوانووە بەڵێ ئەی بۆچی هەموو ساڵێ لەگەڵ هاوڕێکاتانە هەڵمەتێکی نەمام ناشتن دەست پێ ناکەن و دار بڕوێنن بەڵێن پێی ئەم ساڵ بێتەوە دار بڕوێنن بەڵێ باش کەواتە زانیە بێت چی بکەن بە گەورەکان بڵێ وێنەتان بگرن کە نەمامەکان نەچێنن دواتر بینێرن بۆ منیش لە پەیجی زیتەڵا بۆتان دابەزێنم باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێ قایم بۆ نەسکیان هەر بژی ساریا بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە
باش ئافرین ساریا گیان ساریا بەڵێ لە پۆلی چەنی چوار پۆلی چوار بەڵ ئافرین هەر بژی ساریا بەڵێ گوندەکەتان نەزانی زۆر خۆشە بەڵ ئەس ناکەم ئەم شەو بڕۆمەوە حەزەکەم و خۆم لێرە بم لەگەڵێەوە هێڵی بێمە ماڵیەوە لێرە بمێنمەوە بەڵ ئێ باشە منیش ئەم شەو بۆ خۆم لێرە مێنمەوە لەگەڵ ئێوە بۆ خۆم یاریەکە باشە ساریا بەڵێ ئادی پێم بڵێ لە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چی لێە ڕێوی و گورگ و کەروێشک و چەقەڵ و ئاوان ئەو شتان هێمووی لێیە بەڵ هەیە باشە ئادی پێم بڵێ خەڵک لێرە ڕاوەکە نەخێر بۆ بۆەوەی لە ژیاندا بۆەوەی چی بۆەوەی ژینگەکە تا تێک نەچێ بەڵێ ئافرین نابێ نابێ مناڵان ڕێگە بن کە خەڵکی ئێرە ڕاو بکەن لەبەرەوەی ئەو ئاژەڵە کێویانە وا جوانن کە لە کەژ و کێ و شاخەکە بن وایە بەڵێ ئەی باشە تۆ چه ئاژەڵێکی خۆشەوێ کەروێشک کەروێشک بەڵ ئەی گۆرانی ئازایی کاڵێ کەروێشک لانە ولانە گوێی لاسەر پشتانە ئەزانی بەڵ ئادی بۆم بڵێ کەروێشک لانە و لانە گوێی لاسەر پشتانە زۆر ژیر و میهرەبانە ماسک ئاکا ڕۆژانە ماسک بۆچی گرنگە بۆ ئەوەی بە دوور بین لە نەخۆشی ئافرین بۆ ئەوەی کە نەخۆشیەک بڕاو بۆوە ئێمە ماسک بکەین بۆ ئەوەی کەسانی تر توش نەبن وایە بەڵ ئەی دەستشتن بۆچی گرنگە بۆ ئەوەی میکرۆبی پیس بەدەستەکانمانەوە نەبێت پیست دەستمان بشوی ئافرین هەر بژی ساریا گیان یەک چەپ لەکای بۆ ساریا ئەسما چۆنی باشی ئەسما بەڵێ تۆ لە پۆلی چەنی دەچووم بۆ سێ دەرچووی بۆ سێ ئافرین کە جوان و پاک و خاوێنە هەر بژی ئەسما بەڵێ باشە پێم بڵێ گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان بەڵێ ئادی چیە چێنن ئێ گەنمەچێنن بەڵێ ئاها ئەی نۆک بەڵێ ئەی نیسن بەڵێ ئافرین ئەی چیترە چێنن ئادی پێم بڵێ تەماتە ئەو شتانە چیە چێنن تەماتە کوولەکە خەیار درۆزی باشە تۆ هاوکاری خێزانەکەوەکەی لە کاتی کشت و کاڵکردنا بەڵێ چیەکەی ئادی پێم بڵێ ئەزانی ئاویان بۆ بەری بۆ سەر ڕەز و باخوشتیوە بەڵێ ئافرین زۆر گرنگە مناڵان ئەوە هاوکاری خێزانەکانیان بکەن ئەی لە ماڵەوە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ باشە کە خۆ گۆڕی جل و بەرگەکانت چی لێکەی فرێیانەی یەکسەراوە لە ژوورەکە و بڵاویانەکەیتەوە نەخێر ئەی هەڵیان ئەدەمە ناوتاکەتەمە ئافرین هەر بژیت هەر بژیت ئەی گۆرانی ێزانی بەڵێ ئافرین ئەسمانجان گۆرانیکی خۆشم بۆ بڵێ کەوێسک لانە و لانە گوێی لاسەر پشتانە زۆر ژیر و میهرەبانە ماسک ئاکا ڕۆژانە کەروێشک زۆر وریایە ڕقی لە کۆڕۆنایە خۆی و گشت هاوڕێکانی خۆپارێزم بە جوانی کاتێکە یاری ئاکا خۆی لا کەس نزیک ناکە پێت ئاوەی نانش بخوا دەستەکانی بەنەشوە یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی ئەسمانجان دەستوە هەڵبەست بەڵێ چۆنی باشی باشی ئەحواڵە چۆنە باش هەڵبەستیان بەڵێ لە پۆلی چەنی شەش تۆش لە شەشی بەڵێ ئەدی لەگەڵ چی ترا لە یەک پۆلان گەڵ دیندار و ئەنەستە دیدار و ناس ئافرین هەر بژن هەڵبەست بەڵێ باشە پێم بڵێ ئێوە لە گوندەکەیە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگیا و بزن و مەڕ و ئەوان ئەمەندە باشەوانە سوودیان چییە؟ سودیان بۆ شیر و ماستەکەی و پەنیرەکان جات بەڕاستە؟ بەشی خۆتانەکە یان ئەتوانن بەشی شاریش بەرهەم بێن و بیفرۆشنەوە بیفرۆشن و بەشی خزمان شارانش دەدەین بەڕاستە؟ بەڵێ ئەی قەل و قاز و شتانەتانەیە؟ بەڵێ ئەی بەچکەی قاستانەیە بەچکەی قاس بەڵێ باشە قاز ئەڵێ چی کە قساکە؟ واق 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 وێق 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 ئەوەیان مراوێ واق 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 قازە وایە؟ بەڵێ مراوی وەکو وایە پێ بکەنێڵێ وێق 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 وایە؟ بەڵێ ئافرین هەڵبەست بەڵێ
تۆ گوندەکەی خۆتان نەخۆشەوێ بەڵێ چەندێک زۆر زۆر بەڵێ حەزەکەی بە جێبێڵی نەخێر ئافرین نابێ مناڵان هیچ کاتێک بیر لەو بکەنەوە کە گوندەکەی خۆیان بەجێ بێڵێن نابێ خەڵک گوندی خۆی بەجێ بێڵێ ئەبێ گوندەکەی خۆیان هەمیشە بە ئاوەدانی بێڵنەوە وایە بەڵێ ئافرین هەڵبەستیان هەڵبەست بەڵێ گۆرانی بۆڵی بەڵێ بەتەنیا نەخە لەگەڵ دینداریش لەگەڵ دینداری ئەوڕێتە بەڵێ ئێتە باشە با چۆنی چاکیش لەگەڵ دیندارا بکەم دیندار بەڵێ چۆنی باس باشی بەڵێ دیندار ئەی تۆ لە پۆلیچەنی شەش. ئافرین دیندار بەڵێ باشە ئەو کاتانەی کە پشووە بۆ نمونە پشووی هاوین ئێستا لە پشووای وایە بەڵێ لە ماڵەوە کاتەکانی خۆ بەچی بەسەرەبەی ئێشی ماڵاتداری دەکەی ئیشی ماڵ ئەی ماڵاتداری. ئافرین ئیشی چی ماڵاتداری ئافرین هەر بژیت ئەی باشە حەزت لە چیرۆ خوێندنەوە شتی وایە بەڵێ حەزەکەی چ چیرۆکی زیاتر بخوێنیتەوە چیرۆکی مناڵان بەڵێ زۆر باشە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆ هێناون ژمارەیە چیرۆکی مناڵانی زۆر بەسوودی تایە ناوی گۆڤاری پەپولەیە ژمارەیە زانیاری زۆر بەسوودی تایە بڕگەی یەکتر ناسینی تایە ئەتوانن مناڵانی کوردستان بناسن ئەتوانن بابەتی خۆتان نەبوو بینێرمۆ و گۆڤارە و ئەوانیش بۆتان بڵاوەکەنەوە باشە دیندار بەڵێ ئافرین هەڵبەست بەڵێ دەی لەگەڵ دیندارە شتێکم پێشکەشکە دەی سڵاو لە ئاڵا سڵاو لە ئاڵا ئاڵای کوردستان سڵاو لە ئاڵا ئەمڕۆ لەژێر سای ئاڵایە کوردستانەکەم ئاڵ و ئاڵایە هەر لە کاوە بێ ئاڵای کوردستان هەر لە مەهابات هەتا عەفرینێ هەر شەکاوە بێ بڵێم ببینم هەر لە مەهابات هەتا عەفرینم لە کوردستان ئەم سرودە جوانە لە کۆ فێر بوون لە قوتابخانە لە قوتابخانە بەڵێ زۆر باشە ئادی پێم بڵێ هەڵبەست بەڵێ مناڵ ئەبێ وڵاتی خۆی خۆش نەوێ نەخێر ئەبێ وڵاتی وڵاتی خۆمان خۆی خۆش بوێ ئەبێ ڕێز لە نیشتیمانی خۆمان بگرین ئەبێ ڕێز لە هەر چوار پارچەی کوردستان بگرین ئەبێ ئاڵاکەی خۆمان خۆش بوێ ئەگەر لە شوێنێ ئاڵامان بینی کەوتبوویە سەرزەوی ئەبێ چی لێ بکەین ڕاست ئەبێ هەڵی بگرینەوە ڕاست بکەینەوە وایە بەڵێ ئافەری یەک چە بڵێ قای بۆ دیدار وەڵبەست ستایش بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە زۆر باشم باشی بەڵێ ستایشگیان بەڵێ لە پۆلیچەنی دەچم بۆ سوار دەرچووی بۆ چوار ئەی ئافرین هەر بژی ستایش بەڵێ باش ئێمە ئێستا لە چ وەرزەکەی وەرزی هاوی وەرزی هاوین وایە بەڵێ باشە لە وەرزی هاوینە پوش و پەڵاش چیان لێت زێر دەبێت زەر دەبێ وایە بەڵێ ئەو کاتە بە ئاساتری شێوە گڕەگرێ وایە بەڵێ ئەی باشە ئەبێ ئێمەی مناڵ چی لە ناو پوش و پەڵاشە ئاگر بکەینەوە نەخێر بۆچی لەبەر ئەوەی بۆیە لەبەرەوەی ئاگر ئەکەوێتەوە بەڵێ. دواتر زەرەر و زیان بە ناوچە دارستانەکانەکەوێ ژمارەیەکی زۆر دار و ڕز و باخۆ و شتا ناسووتێ وایە بەڵێ باشە پێم بڵێ لە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆرتیایە تو بەڵێ ئەیجا کە خۆشە توی سپی و شکەکانەوە بەڵێ ئەی تۆ تووە خۆی بەڵێ ئافەری زۆر زۆر باشە ئەبێ مناڵ هەموو شتێک بخوا ئەبێ هەموو ئەو میوانە بخوا کە سوودی هەیە بۆ ئەوەی تەندروستێکی باشیە بێ باشە بەڵێ ستایش بەڵێ ئەی چی پێشکەشەکەی گۆرانی گۆرانی لە گۆرانێکم پێشکەشکە دەی ژینی لادە سەیرانە گەشتی تۆ دەگرانە ڕۆژی نەورەسەی ساڵ دەکەونەی کروکە یا جۆگەهێنا بۆ ئاو دەشتن دەڵودا یا دەربینی شاخە یا خۆپەرجینی باخە یا تووتنە یا درە و ناوەستن لە ڕۆژ و شەو یا گێرەیە یا شەڕکردن هەڵمەت بۆ فەرمانبەردن ئافەرین یەک چ بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش شانیا چۆنی باشم ئەحواڵت چۆنە باش ئافەری شانیا گیان شانیا بەڵێ تۆ لە پۆلیچەنی پێنج بەڵێ ساڵێکی ترەبی بە پۆلیچەند شەش شەش ئافەری شانیا بەڵێ باشە پێم بڵێ
لە گوندەکەی ئێوە کانی و ئاوشتی لێیە؟ بەڵێ ئەی ئەچنە سەر کانی و ئاوشتەکە ئێوە؟ بەڵێ ئەی پاک و خاوێن ڕاگرن یا پیس؟ پاک و خاوێن پاک و خاوێن؟ بەڵێ ئەی شانیا پێم بڵێ بەڵێ. ئێوە سەیران و شتی واکەن لەم ناوە؟ بەڵێ ئەی خەڵکیە بۆ گەشت و سەیران بۆم ناوە؟ بەڵێ ئەی باشە پێم خۆشە خەڵک کاتە ناوچەکەی ئێوە ئەم ناوە پیسکات؟ نەخێر بۆچی؟ دەبێ بخەیە ناو سەس لەبەرەوەی سروشتەکەمان پیسە بێ لەبەرەوەی شوێنی خۆشی نامێنێ بەڵێ. لەبەرەوەی زیانێکی زۆر بەرژینگەکەمان دەکەوێت وایە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش سیە چۆنی باشی هەش سیە منە خۆشە بێ چەندێ عادی بەدەستە پێ بشانە بزانم چەند ئەوە نا بڵە ئافرین سیە بڵێ حەزەکەی ببین بە هاوڕێ بڵە کەواتە ئەبێ هەموو ڕۆژێ سەیری ماوەی مناڵانی کورساتکەی باشە؟ ئافرین یەک چەپڵی قایم بۆ سیاکیان ڕۆزا ڕۆزا ئەیکە جوانە ڕۆزا ئەو سەیری چیەکەی چۆنی ڕۆزا ئەدی یەک چەپڵی قایم بۆ ڕۆزا ئەی ئافرین هەر بشی سەناریا بەڵێ چۆنی باش باشی باش ئەحواڵت چۆنە ئەڵا باش سەناریا نەچیتە قوتابخانە وایە؟ نەخێر حەزەکەی زوو بچیتە قوتابخانە؟ بەڵێ ئافرین کەواتە ئەبێ کە چوویتە قوتابخانە وانەکانێ بەباشی بخوێنی باشە؟ باش ئەبێ هەوڵ بەی ئەبێ تێبکۆشی نابێ شەڕە شەقەکەی ئەبێ وانەکانێ باش بخوێنی لەگەڵ هاوڕێکاندا شەڕ نەکەی باشە؟ بەڵێ یەک چەپڵێک قایم بۆ سەناریا هەر بژیت بارین چۆنی باشم باشی ئەی لە بارین گیان بارین چۆنی باشم باشی ئافرین یەک چەپڵێک قایم بۆ بارین گیان سینە بەڵێ چۆنی باش باشی سینە گیان لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین سینە حەزن لە چوانێکە زۆر زۆر لە بیرکاریا باشی بەڵێ باشە پرسیارێکی لێکەم یەک گوێز لەگەڵ دوو گوێزەکاتە چەند گوێز؟ سێ گوێز ئەی ئافرین هەر بژی سینە تۆ حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە تۆ کە گەورە بووی حەزەکەی بیبەت مامۆستا مامۆسا حەزەکەی لە گوندەکەی خۆتان نابی بە مامۆسا؟ بەڵێ ئافرین هەر بژی ئادی سینە چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی گۆرانی لە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ یەک ڕێکاوەک باڵای خۆم خواردنی پیت قەت ناخۆم دوو چاوم گەش و جوانە وڵاتم کوردستانە دوو چاوم گەش و جوانە وڵاتم کوردستان ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی سینە گیان مناڵەکان من ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە زۆر زۆر دڵخۆش بوو مەزانن بۆ؟ لەبەرەوەی زانیاری زۆر بە سوودان نامێت لەسەر گوندەکەتان شتی زۆر خۆشمان باس کرد بەیەکەوە ئێوە بەڕاستی مناڵی زۆر گوێڕایەڵ و زیرەکەن من لێرە کۆتاییم بە بەرنامەکەم هێنا دوای ئێرە ئەچمە گوندێکی تر باشە؟ هەتا گوندێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز